پێمەڵێن فەرموو کتەشێتم ئەی بە قوربانە و دەما باسی شێیەتیم گەرکەی تا قیامەت هێشتا هەرکەمە شێتە گیان عاشق چ باکێکی لە لۆمەی عاڵەمە پێکیا و گێرێفتارمێ بەدامی زوڵێفیە و خاودێ پێکیا و گێرێفتارمێ بەدامی زوڵێفیە و خاودێ دڵنایەڵێ ئاوزیزمێ چاوەڵگرمە لەو چاودێ دڵنایەڵێ ئاوزیزمێ چاوەڵگرمە لەو چاودێ کە شەوانگیان کە شەوانێ خوا من ئەگەڕێم کێوانێ ئابێ بۆ لایلاو گریەمێ برا بێجورێم و تاوانێ. باناوەڕێ شارۆچکەیەکی سەر بە قەزای پاوەیە، نزیکەی 1000 ماڵی تێدایە و 4000 کەس دانیشتوانەکەیەتی. هەڵکەوتەی جوگرافی ئەم شارۆچکەیە لە نێوان دوو شاختایە، لە باکووریەوە شاخی ئاتەشگە و لە باشوورەوە شاخی ڕیاوکۆیە. لە ناو سنووری جوگرافی ئەورامانی لۆهۆندایە و 17 کیلۆمەتر لە شاری پاوەوە دوورە. دانیشتوانی ئێرە بە عەشیرەتی ئیمامی ناسراون کە پێکاتەیەکی گرنگی ئێڵی جافن. لە ڕابردوودا ژیانێکی کۆچەریان هەبووە و ساڵانە 2 جار بارگە و بەنەی خۆیان پێچاوەتەوە. لە وەرزی زستاندا لە دەوروبەری ڕووباری سیروان و پێدەشتی شارە زوور و پارێزگای ئەڵەبجەدا نیشتە جێبوون. لە وەرزی هاوینیشدا دەهاتنەوە بۆ کوێستانەکانی شاهۆ و مەیگۆڕێ و سوورەوان و هانە سلێمان. شارۆچکەی بانۆڕێ سەر بە شارستانی پاوە و پارێزگای کرماشانە کە 17 کیلومتر لە شارستانی پاوە و 100 کیلومتر لە پارێزگای کرماشانەوە دوورە. شارۆچکەی بانۆڕێ کەوتۆتە نێوان دوو شاخ کە لە باکوورەوە کەوتۆتە نێوان شاخی ئاتەشگا و لە باشوورەوە کەوتۆتە نێوان شاخی ڕیاوکۆ. لە ڕۆژئاواوە کەوت دەراوسەی گوندی بلەیە و لە باشوورەوە دراوسەی لە ڕۆژهەڵاتەوە دەراوسەی گوندی مەزیریە. 1700 متر لە ئاستی دەریاوە بەرزە و ئەم شارە پێک هاتووە لە 1000 ماڵ و نزیکەی 4000 نەفەر دانیشتوو هەیە. دانیشتوانی ئەم شارە پێشتر کۆچەر بوون و ژیانی کۆچەرایەتیان بوو کە لە 22 گوندی لە زستانە لە 22 گوندی ناوچە سنووریەکانی ئێران و سەر ڕووبارەکانی سیروان و لێڵە و زمکان کە نزیکی هەڵەبجەی شەهیدن لەوێ دەژیان و بە هۆکارەکانی نێوان شەڕی ئێران و عێراق خەڵک لەم 22 گوندە ئاوارە بوون و بەرەو شارەکانی پاوە و جوانڕۆ و ڕوانسەر و کرماشان نیشتەجێ بوون و تا ئەوەی کە 41 ساڵ لەمە و پێشواتە لە ساڵەکانی 1357-59 هەتاوی خەڵک هێدی گەڕانەوە و ئەم شارەی ئێستای بانەوڕێیان پێک هێنابوو و بەپێی زیادبوونی خەڵک ئەم شارە لە گوندەوە بوو بە شاریانی لە ساڵی 1391 هەتاوی بوو بە شار. و هەروەها شاری بانەوڕێ تایفەی ناسراون بە تایفەی ئیمامی، تایفەیەکی بەناوبانگی ئێلی جافن و کە خۆیان لە چەند خێڵ پێک هاتوون. خەڵکی ئەم شارە ژیانێکی کۆچەرایەتیان بووە. ئێستاش خەڵکی عەشایری تێدایە و کە گەرمە سێر و کوێستان دەکەن ئەتوانین بڵێن بە پێی راپۆرتەکان بەشێکی زۆری خەڵکی ئەم شارە ئاژەڵداری و باخداری ئەکەن و کاری جوتیاری ئەکەن، بەشێکیشی کاری دەوڵەتی ئەکەن، یانی واتە لە ئیدارەکانە دامەزراون، بەشێکی کاری پیشەی سەنعەتیان هەست و بەشێکی دوکاندار و بەشێکی تریشی کاری ئازاد دەکەن. ئەمە ئێمە لەم شارە لە ئەتوانین بڵێن لە 100 تا 80% خوێندەوارن و جەمعیەتێکی جوانی هەیە.
و چەندین پیاوی بەناوبانگی لە دڵی ئەم کۆمەڵگا پەروەردە کراوە کە یەکێک لەوانە ئەتوانم بڵێم ناوی خەلیفەکەی خەسرە و بەگی ئیمامیە، شاعری سەردەمی مولەوی تاوەگۆزیە و کە لەگەڵ مولەویا مشاعرەیان بووگە، بەڵام بەداخەوە بەهۆی شەڕی تایفەگەری کتێبخانەکەی سوتاوە و ئاسار و بەرهەمێکی وای نەماوە جگە لە پارچە شعرێک کە لەگەڵ مولەوی تاوگۆزی مشاعرەیان کردو و کاتی مەرگی خۆیان پێشبێنی کردگە. ئەم پارچە شعرەتان بۆ ئەڵێم کە خەلیفەکەی خەسرە و بەگ و تویەتی لێڵەوە هەر حاڵ سیروان نادا و پەی ئەی وەی وە ماڵم وەی ویاڵ نەم وەی من لە گێژەڵوو گێژی وەڵوەردا و دوو دەست حەسرەت ئەدەم و سەردا. کە کاتێک باسێکەن خەلیفەکەی خەسرە و لە ئاو دەخنکێت و مەلەوانەکان دەقیق لە گێژی وەڵوەردا ئەیدۆزنەوە لە حاڵێکە کە هەردوو دەستی لەبان سەرێتی. بانەوڕێ وشەیەکی هەورامیە و دوو بۆ چوونی لەسرە، یەکێکیان پێی وایە بەفرێکی زۆری لێباریوە و خانوەکانی ڕووخاندووە، بۆ چوونی دووەم پێی وایە جێگەی کشت و کاڵیکردن بووە و زۆرتر پەمووی تێدا چێنراوە، لە هەورامیدا بە پەموو دەوترێت وەڕێ. مێژووی نیشتە جێبوون لەم گوندەدا لە دوای ڕووخانی سیستەمی پاشایەتیەوە لە ئێران دەست پێ دەکات و لە ساڵی 1979 زاینی بەدواوە ئاوەدان کراوەتەوە و فراوان بووە. بەر لەو بەروارە هەوارنشین بوون و تەنها لە وەرزە گەرمەکاندا گەڕاونەتەوە بۆ ئێرە. زۆربەی دانیشتوانەکەی لە عاشیرەتی ئیمامین و دەگەڕێنەوە بۆ ئیماماغا گەورەی هۆزەکەیان. بەپێی شەجەرەی ئەم عاشیرەتە بە 9 پشت دەگەنەوە سەر ناوراو. ئیماماغا کەسێکی خانەدان بووە و یەکێک بووە لە پیاوە ناودارەکانی ئێڵی جاف، بەهۆی ناکۆچی و شەڕی هۆزایەتیەوە ئاوارەی ئێرە بووە. شارۆچکەی بانەوڕێ مێژوویەکی زۆر درێژی نییە. لە دوایی قلابی ئیسلامی ئەم شارۆچکە دروست بووە، بەر لەوە شوێنێکی هاینە هەوار بووە، بەڵام لە دوای ئەوە کە جەنگی ئێران و عێراق ڕوویداوە خەڵکیەکە لەم شارۆچکە ئێستا ساکنن نانتوانی بەرەو شوێنی پێشووی خۆیان کە لە لێواری مەرزاو بگەڕێنەوە، دانیشتن لە گرا ساکن بوون و ئەم شارۆچکانە بنیانە. خەڵکی ئەم شارە عەشرەتێکن بە ناوی عەشرەتی ئیمامی. عەشرەتی ئیمامی بەرئەساسی ئەو شتێک کە ئێمە لە قەدیمەکانمان بیستووە ئەگەڕێنەوە بۆ شەخصێک بە ناوی ئیمام ئاخا. بەرئەساسی ئەو شتێک کە تێبینی ئەکەین ئێستا ئەم خەڵکەی کە لێران بە 9 پشت تا 10 پشت ئەگەن بەو شەخصە کە بە ناوی ئیمام ئاخا بووە، ئەگەر بەرەساسی ئەو بنەما کە هەر بۆ پشتێگەمە 30 ساڵ دابنین، 90 ساڵێکە کا 270 ساڵ 270 ساڵ تا 300 ساڵ ئەتوانین بێژین پیشنەی تاریخی ئەم خەڵکەسە لە یەکەم باپیریانەوە کە ئیمام ئاخا بووە. یعنی لە سەردەمی ئاخری دەورانی سەفەویەکانە و لە ئەوائیلی دەورانی ئەفشاریەکانە ئەم شەخصە هاتووەتە ئەم منتەقە و لەگرا لە تەک شەخصێکا کە باپیرەی عەشرەتی میراولی بووە بە ناوی محەممەد میراول. لە لای ئەو بۆ حەمە میراول وەکو گەورەکانمان بۆمان ئەگەڕنەوە، یەکێک لە ساداتی گەورە بووە لە منتەقە و باپیرەی عەشرەتی میراولیە، برازای خۆی یاوەکو کەنیشکی خۆی پێ ئەداتوە ئەویش لەگرا ساکن ئەبێت و دوایی وەچەکانی ئەو گەورە بن و عەشرەتێکی وا لیان پێکتێت. تێبینیە کە ئەتوانین بکەین لەسەر ناوی ئیمام ئاغا ئەوە ئەگەێنێت کە ئەم شەخصە خۆیکی شەخصێکی خانەدان بووە لە هەرکیوە هاتووە، ئایا بەهۆی شەڕ و پێکدادانێکەوە عەشرەتەکەی تەفروت و نابووە، یا بە هۆی ئەو نەخۆشینانەی کە لە زمانی قەدیمە بوون زۆرێک لە خەڵکەکە لە بین چووە، ئەویش هاتووە لێرە گیرساوەتەوە لای حەمە میراول گیرسیاگەسەوە. لەبارەی وەچە تەسمیەی بانەوڕێەوە دووچەت ذکرەکەن. یەکێک ئەمە کە ئێژن لە زەمانانی قەدیمە کەسانێک کە لەگرا ساکن بوون بە عیلەتی ئەوە کە لەگرا بەرفێکی زۆر باریوە بەورگیر بووە، بانەکانی ئاڕۆژێن دوای مدەتێک کە خەڵک لەگرا ڕەد ئەبوون و ئەبینن کە ئەو بانە هەڕۆژیاگن ناویانیاوە بە بانەوڕێ، ینی بانەوڕا، بانەکانی وڕیاگە وڕا بە معنای هەڕۆژیانە. شتێکی ترکە لەبارەی بانەوڕێ ئێژن ئەوەسە کە لە ئەم دەشتەی کە مزگەوتەکەی تایە، مزگەوتی
جامع لە وەختی خۆیان لەوێ پەمبەکاری بووە چون لە کوردیا بە پەمبە ئەڵەن وڕە بانی وڕێیانی دەشتی وڕە لەگرا پەمبەکاری بووە بەم جەهەتە ناویان ناوە بە بانەوڕێ. بان خدا خایان خوایا حسنا خایا برو ونشا خایا کردوای سایا نو پار پایا دوایا پار برد وبرنا فجتوا صدار خيانا ويزار بكامل ايمان برو كرق ولا يوم فرس ديار نو بكامل يوم تماشايا كاش وكسر نو مەیگۆڕێ و درۆڵە هەوارەکانی عاشیرەتی ئیمامین ژیان لەناو هەوارەکاندا سەخت و دژوارە هەموو ڕۆژەکانی هەفتە ژن و منداڵ و پیر و گەنج بە ئاژەڵداریەوە سەرقاڵن ژنان بەشێک لە کاتەکانی ڕۆژانەیان بە دۆشین و مەشکەژەنینەوە بەسەردەبن بەشێکی تر لە کاتەکانیان بە دروستکردنی خواردن لەناو ئاگردانی هەوارەکاندا بەسەردەبن لەگەڵەوەشدا پەلەوەری خۆماڵی بەخێو دەکەن و خۆراکیان دەدەنێ ئەوان هەموو بەیانیەکی زوو لە خەو هەڵدەستن و هەتا ئێوارە بەکار و فەرمانەوە خەریکن پیاوەکانیش کاری شوانی و بەخێوکردنی ئاژەڵەکانیان لە ئاستۆدایە لەناو هەوارەکاندا بەرزە وڵاخ و ئاژەڵی وردە بەخێو دەکەن سەرباری قورسی و ماندووبوونی هەوارنشینان ژیانێکی چێژبەخشیشە بە نیسبەت خۆیانەوە و ڕاهاتوون لەگەڵ ئەو جۆرە ژیانەدا ئەمەش پیشەی با و باپیرانیان یادەوەری خۆش و ناخۆشیان لەگەڵیدا تۆمار کردووە زۆر جار لە هۆڕەیەکی جافیدا دەردە دڵی خۆیان دەدرچێنن گوندەری 400 سال لەم منتەقەی مەرزە هەتاکینە ئەگرا پێمان ێژن عەشرەتی ئیمامی ئەو وەختە کۆچەری وگین وەزمسان لە منتەقەی مەرز وگین لە دڕۆڵەی و لاوران و گەرمەسێر و دوای هاتکوونە لە فەسلی بەهارە تا برجی سێوچوار لەگراوگینە و مدە تێڕیگین بۆ ئەو منتەقەی شاوە ئەشیانشینێگین و حیوانداروگین لێ ڕیگین لە لەو منتەقێ دەوری 40-50 شەو لێوگینە لەو هەوارگانە پێژن خوڕڵە و میشیا و گاقڕان و ئەو ڕووی پاڵگانە ڕووی هەورامانی تەختە و دوای لێو دو هاتکی نەخوا دوای 40-50 شەوەکەی لە ئارێتی و ئەم منتەقەی چاڵەوان و لە منتەقەی میراولیە تا برجی 6 و 7 لێودا کۆچەری گنەوەم بەنێنیا بارمان کرد و ڕگینەوە بۆ منتەقەی مەرز ئەو وەختە وڵاخمان بارکردگە بیلاتەژویە کەرمان بارکردگە قاترمان باکردگە ماین بووگە دەوری ماشینی نەوگە لە ئەو منتەقەی شاوە تۆسیان کەنگە تۆسیەکە کوتاگیانە وە باری وڵاخی برگیانە مەرجی لاورەت ماشین نەوگە ئەو وەختە زیندەگیان ئاوا هاتکە بار چارنشین وگن تەوارنشین وگن ئەو وەختە کەپرنشین وگن ئەم ماسە و سیمان و شایعە نەوگە ڕیگینە ئەم منتەقەی لارانە و لێ ڕیگینە نەرمەڵان و ڕیگینە هەڕەگاڵ و بەنەنیا ڕیگینە ماکوان و لە دووە ڕیگینە کۆیڵەی و ڕیگینە هەرمێ سووری و ڕیگینە ئەنای و دارەقەڵی و لێ ڕیگینە سەرخۆشەوان و کەلێ و لە سەرسوڵان و نیشتەنیمان ریگە سو ئەدڕۆڵەی ئەو وەختە مەشهورە وەساپیقەی مەحوەتەی ئەو منتەقەی درۆڵە و کانی سالار و کلور و بۆڵۆڵ و سیمان و دەرای و ئەوانە دیهاتمان وگن لێ زیندەگیمان کردگە کەسێ دڵی خۆشوگەلیا زیندەگی کردگە حیواندار و کەسە دڵی خۆشنەوەکە نیچێکی ڕیگە لە عێراقا لە زمناکۆ لە نوەر
لە بیاوێ لەو منتەقەیە زیندگی کردگە تا فەسلی برجی 1 و 2 لێودا هەم هاتکەسەوە بۆ ئێران هاتکەسەوە بۆ ئەم منتەقەی شاوە لەو وەختیا تفەیەکیان ئەسەن وە منتەقەیە کەژ و کۆسارە ڕوون عادەتی کورداواری هەر ئەوە حکمی خۆیان زیندگیان کردگە وە تەڵخی وە خۆشیش نییە وە تەڵخی وەلێ نەماشین بووگە نەماسە و سیمان بووگە نەوەسیلات بووگە نە یەخچاڵ بووگە نە حیچە بووگە لە کەپر و چاور و داوارنشین ئاوگەن بەخس و زەحمەتی قەلبی خۆیان و پیادەڕەوەکە نییە حیج و جوویکی زیندگیان نەوگە لە حیج مناتقی هەر کوێستانیمان ئەمە و گەسانی ئەمەی گۆڕێ ئیستا خوا نێورێ لە دەرعەرزی 30 ساڵە بووگۆ شار ئیستا بانەوڕێ وەک دەبووگۆ شاری زیندگی ئەوێ کە ئەهالێت یا زیندگی بکە بۆ عەشیاری و دڵوەداری و قەبووقاڵ ناشێ ئیستا ئەومانە عەشیانشین و وڵاخمانە و حیوانمانە و ئەتوانین زیندگی حیوانداری بکەین 5 مانگ وین لەگرا و 7 مانگ ئەڕۆینەوە مەرز ناڕۆینەوە ئەبانەوڕێ بیش ڕۆینە بانەوڕێ ماڵیچمان هەو زیندگیچمان هەو مناڵمان خۆنەواری وا لێ و گشتێکمان وا لێ بەس ناتوانین لە ناو شارەکە زیندگی بکەین 5 مانگ وین لەگرا 7 مانگی جوان لە منتەقەی مەرز وەلێ شایدا کەسێک بڕاتەوە ئەتوانێ بڕای 20 شەو 30 شەو لێ ئیسراحەت دەکە و ماڵ و زیندگیمانە تا وەختێ بارکە بڕاتەوە بۆ منتەقەی گەرمەسێرە ئەوەتە ئەمە لێ تا برجی سێوای نەدڕۆڵە لێتە کۆچەکەین تێنەوە ئەمەی گۆڕێ لەگایتم مەشغوڵەوە من ئەوڵ هەنگدار و دووبارە گاوداریشمان نەس و هەم حیوانشتیچمان نەس و هەنگەوانێکم هەنگیشمان نەس ئەو دێتر مەشغوڵ وەم کارانینە لەگا دەوری تا برجی 8 وای نەگران لە 8 وڵایتر کۆچەکەین بۆ درۆڵە فراتریش من ئەسپ و شتم هەز دەوری 6 لە 7 لە ماینە مەس و 4 لە ئەسپ و 2 قاتر مەس و وەڵا نژادی ئەسپەکانمان نیم ماینەکەمان کوردن ئەوەتە هەر وەختێ ماینێک کلگە بگرێ و بگرێ و جوان سواری بێ بازی بکە ئەوە پێژن کورد ئەوتە هەرچ کلگ بگرێ و من لە بگرێ ئەوە پێژن کورد تر معلومە تر گشت کەسی ئەیناسی تر ئەوانە هەمە مفرەم مەشغوڵ وەم ئەسپ کورد و ماینانینە كاق حواسين كوكلي أخصلا مغلي وذي كاق حواسين كوكلي مام حسەین یەکێک بوو لەو پیاوە ماندوونە ناسانەی عەشیرەتی ئیمامی بۆ ماوەی 19 ساڵ لە چێوەکانی دەوروبەری شارۆچکەی بانەوەڕێ بە ئامرازێکی سەرەتایی شاخەکەی هەڵکۆڵی خۆی تەمەنی 85 ساڵ بووە ناوبراو لە ڕێی ئەم کارەوە ناسناوی فەرهادی سەردەمی وەرگرتووە کارەکەی بریتیە لە دروستکردنی چەند نەشکەوتێک لە تەنیش دیەکەوە بە مەبەستی نیشتە جێبوونی خۆی سەختی کارەکەی و ئارامی و بەردەوامی ناوبراو سەرنجی هەموو لایەکی ڕاکێشاوە و ناسنامەیەکی بۆ شارۆچکەی بانەوەڕێ دروست کردووە لە دوای خۆی پەیتا گەشتیاران دێنە ئێرە و سەرسامی خۆیان دەرەبڕن ئەوەی گرنگە لەم کارەدا مرۆڤ کاتێک گیرادەی خۆی بەکاردەهێنێت و دەیخاتە گەڕ هیچ بربەستێک نابێتە مەحاڵ لە بەردەمیدا بۆیە ببینینی دیمەنەکانی ئەوێ وزە دەبەخشێتە دەرونی مرۆڤ و پێمان دەڵێت نابێت کۆڵ بدەین لەوەی کە دەمانەوێت ئێرە شتێکی زۆر واقعەن جالبە کە بنیامێ بتوانێت بە تەنیا پاچێکی زۆر سادا کە شتێکی مۆدەرنی پێ بووە نە ئاچورانی شتاکی پێوە بیکەنێ هەر زۆر ئاسان پایەکیشی نەبوو خوافۆی کات بە یەک پاوت میشاکە ئەم دیوانەکەندە حتا ئام تیکەی کە لێرە قەوریشی کەندە بوو بۆ خۆی جالێن پرسیوتمەوە چێوتەوە قەورە بۆ خۆمم کەندووە وەسیەتیشم کردە لێرە بمنن کە ئێستا گویا کە پرسییم ئەرزیان کردی بەڵێ وەسەدەگای هەڵگەڕاوەتەوە و بردیانە لە ئەم ئاوایە خواروە ناویانەتە قەور خوا ئەفریقا ڕۆی لە هەچی ڕۆژێ خۆشتر بێت بەڕاستی شتێکی جالبی دروست کردووە یا شتێکی ئیبتدایی لە پاچقوڵنێکی زۆر سادا توانیوێتی حاڵ و دیوشتە بۆ خۆی دروست کات دیوایەکی زۆر جالبی دروست کردوە لەم بەردەی تاشیوە حتا تاقچێت یا دروست کردە لە ناوە ئەو قسمەتەی پشتۆیەتی حەمامشتەی بۆ خۆی دروست کردووە ئەو قسمەتانەی هەر دیوە بۆ خۆی تاقچەیە خۆش بۆ میوان بۆ هەر کەسێک هات بۆ ئێرە بۆ گەشتیارەکان مامۆ حسین
کە یەکێک لە کەڵەپیاوانی تایفەی ئیمامیە کە تایفەی ئیمامی معتەبەرترین و پڕجەمعیەتترین تەوایفی ئیلی جافە کە ئیلی جاف لە ئەسڵا وەجهی تەسمی ئەگەڕێتەوە بۆ جاوانیە یەکێک لە سەردارە مهمە گەورەکانی ئێران بووە کە وەختی خۆی لە جەنگی ئەلیسا لە تەک وەلیجە بە ئیسلاح ئەکوژرێت و لە کەناری ڕستەمی فەڕۆخزادا مبارزە ئەکات بۆ ئیستقلالی سەرزەمینی خۆی کە ئیلی جاف لە ئەسڵا ڕیشە و وەجهی تەسمیان ئەگەڕێتەوە بۆ ئەو جوانیە کە سەرداری گەورە بووە. مامۆ حسەینیش یەکێک لە پیاوانی ئەم تایفەسە بە ناوی تایفەی ئیمامی کە تایفەی ئیمامی یەکێک لە تەوایفی معتەبەری ئیلی جاف بووە. تەبیعەتەن مامۆ حسەین بەر لەوێ کە مەهاجرەت و کۆچی ئیجباری بە خاتری شەڕ و جەنگ لە منتەقەی دڕۆڵە منتەقەی چون تایفەی ئیمامی ئێلاق و قشلاقی کردووە لە فەسڵی پاییزە چووگەسۆ بۆ منتەقەی زمناکۆ و لاوران و نووەر و دڕۆڵە و شێرۆڵە و مناتقی ئیمامی کە مەجموعەن نزیک بە زیاتر لە 20 دانە ئاوایین کە ئێستا تەخلیە بوون لە زمانی جەنگا. مامۆ حسەین لە زمانی جەنگا کە مەهاجرەتەکەین بە منتەقە و هاتینە منتەقە ڕاتە ئاواییەک بە ناوی مەسوراخەی کە لە کەناری قشلاخا ئێستا شاری شاوە کە پێکهاتەی ئەو دوودانە شوێنەسە قشلاق و مەسوراخەی شاری شاوە لەوێ کریانیشین ئێوە و ظاهرەن مقدارێک دەردیسەری بۆ دروستەکەن و عەزیەت ئەوێت لە کریانیشینەکە تەبیعەتەن ئیحساسی نیازیش ئێتە سەبەبیەوە کە ئینسان زیاتر ڕاچارە بۆ خۆی پایە بکە ئەمانە. مامۆ حسەین هاتووە لێرە شروعی کرد بەم کارە نزیکی حدودەن ساڵی 60 شروعی کرد بەم کارە وەختێک شروعی کرد خەڵک بە شتێکی پیش و پافتادان ئەزانی هەتا خوا ڕەحمەتی کە یەکێک لە قەومانی خۆمان پێی وتوو کە ئەمە مشکلی ڕۆحی ڕەوانی پیا کردو ئەم شخصە چۆن ئەکرێ ئینسان بۆی قابلی تەحمل نەوەگە لە ناو بەردێکە لە ناو مەسەڵەن سەخرەیەکە لە مهینە چۆن ئەکرێ ئینسان جێگەی خۆی خۆشکات جێگە ماڵێک خۆشکە ئەمانە. ئەمما مامۆ حسەین یەکێک لە تایبەتمەندیەکانی کە مامۆی دایکمەوە یەکێک لە خزمە نزیکەکانی ئێمەیە یەکێک لە تایبەتمەندیەکانی مامۆ حسەین ئەوە بوو شتێک بە ناوی خستەگی و ماندووبوون ئەسڵەن لە زێهنی ئەم شەخصا وجودی نەبوو ئەسڵەن ماندوو نەناس و مامۆ حسەین ئەم کارەی شروع کرد حدودەن نزیکی 19 ساڵ توولی کێشا 19 ساڵ ینی تا ساڵی تقریبەن 79 کە پایانی ئەم کارە بوو ئیدامەیدا و کە ئەم ئۆتاقانەی کە ئەیبینێت قەوری خۆی کە لەگا حەکاکی کردووە و قەوری خۆی بۆ خۆی دروست کردو ئەمانە ئەیبینی و دەستکردەکەی مشەخەسە و گەشتیارەکان تێن ئەیبینن. ئەگەر ئیستا ئەو دەفتەرانەی کە هاتوون و خلاصە ئەو ئەسنادانەی کە کەسانێک هاتوون گەشتیارەکان هینیان لێ کردووە سەیری بکەی باشتر ئێمە متەوەجی ئەین کە چنێک جێگەی جەلبی تەوەجوو بگەوە مامۆ حسەین بووگە سەبەبی ئەوە لە منتەقەی ئەوراماناتە شوێنێکی گەشتیاری دروست بکات کە حتا نەک لە ئێرانە نەک لە عێراقا لە سوئید و لە ئاڵمان و لە شوێنە لە ئەمریکای چۆ هەتا هاتوون بۆ دیدەنی ئەمە و پایەنامەهایی لەسەردانراوە کتێبی لەسەردانراوە خلاصە کاری لەسەر کراوەمانە. مامۆ حسەین پیاوێکی بلیمەت بووە پیاوێکی زۆر زیرەک و ماندوو نەناس بوو لێرە. هەدەفی ئەسڵی مامۆ حسەین کە بە عینوانی کوردێک ئیحساسی ئەکرد بە شێوەیەک ئێمە حەقیقەتەن مەوردی زوڵم قەرارمان گرتکەوە تەبیعەتەن ئینسانیش بە شێوەیەک سعیەکە مەسەڵەن جبرانی ئەم قەزیە بکاتەوە ئەمیش ئیحساسی کرد بەم دەستکردی خۆیە ئەتوانێت ئیسبات بکە زوڵم و زۆریش پایانێکی هەیە بلەخەرە قودرەتی خۆی نیشاندا. شارۆچکەی بانەوەڕێ سەر بە شاری پاوەیە و تایبەتمەندی خۆی هەیە. هەوارەکانی مەیگۆڕێوە شکەوتە دەستکردەکانی مام حسەین بووە بە ناسنامە و تایبەتمەندی شارۆچکەکە.